لە ئەمریکا ینی سایتێکی بەناوبانگی قومارکردن هەیە خەڵکێکی زۆر تووشی زیانێکی زۆر بوون قماریان کردووە لەسەر قسەکانی ترەم کە بە زووترین کار شەڕەکە ڕوودەدا کە شەڕەکەش ڕوونادا هەر بەجددی ئەمریکا بۆ ئەم هێنش ئەگەر قەرارە ڕوودا دوا دەخات وەکو بە جانابتم وتیان یەک لە ئەوڵەوەی هێزەکان تەواو هەمووی ئامادە نەبوو لە یونانە و لە بنەوەش اتیفاقات هەیە کۆبوونەوە هەیە ڕێکەوتن هەیە پەیوەندی هەیە ترامپ پەیوەندی بە ئێرانەوە ئاکاتن ئەوان پەیوەندی پێوە ئەکەن لە هەمان کاتاگەر سەری نرخی زێر بکەی فڕی مەلیۆنی ڕەتداوانە ئەو مەخزوونی هەیە ئەیفرۆشێ پێت لەم کاتەیە لە دوای ئەوەی کە دابەزیوە ئیش خۆشی ئەیشکێنێتەوە دابەزێتەوە دوایەوە ئیکڕێتەوە جارێتر لێرە ئیکۆنۆمی ئەوان قانزارجەکەن و مۆبالغی خەیاڵی پارەی خەیاڵیان دەسەکەوێتن ئەیکەن بەڵام ترامپیش ناتوانێت ینی ترامپ زۆر سەیرە قەرارەدا ئەیکەم و نایکەم بەڵام لەبیرت نەچێت ترامپ پیاوێکی تاژرە ئەسکەری نییە تۆ کۆمەڵێ جەنەراڵت هەیە ڕاوێژکارت هەیە لە دەروبەری ئەوان حیساباتی شەڕەکە ئەکەن ئەمە چۆن دەست پێکا و چۆن کۆتایی پێدێتن ئەوان وەکو ئێمە نین کە شەڕەکە دەستی پێکرە بێ بزانن چۆن کۆتایی پێدێنن کاتی بووە دانێن بەڵام لای کاتێ ئەگەر کاتەکەیان دیار نەبێ هێڕش ناکەن هەتاکو هەموو بەرنمەکەیان یەکلایی نەکەنەوە سەی وڵاتانی تریشەکەن دەوروبەر سەیری ڕووسەکەن سەیری چینەکەن سەیری کۆریاکەن ئەمانە چیەکەن هەمووی حیساباتی تایە